بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە وەرەنگاربوونەوەی نەهێشتنی مادەی هۆشبەر و هەوڵەکان و پلانەکان بۆ ئەوەی کە زیاتر کار بکرێت لەسەر تەشەنە نەسەندنی مادەی هۆشبەر گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەقیب ئەرکان عومەر لە بەڕێوەبەراتی نەهێشتنی مادەی هۆشبەر گفتوگۆی لەگەڵ دەکەین بەڕێزان لە سوودی ناوەندی کوردستان 24 میوانە بەخێر بێی نەقیب ئەرکان. مادەی هۆشبەر ڕۆژانە لە هەواڵەکان ینی دەیبینن هەست دەکرێت کە تەشەنەی سندووە، ڕاستە ئەمە؟ بڵێ خۆی لە خۆیدا مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان ڕوو لە زۆربوون و ڕوو لە زیادبوونە. ئەمە شتێک نییە با بڵین ئێمە بڵین ئەمە لە بەس لە هەرێمی کوردستان یان لە هەر شوێنێکی تر حاڵەتێکی جیاواز بێ. لە هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە وڵاتان طبعاً مادەی هۆشبەر لێرانش بە شێوەیەکی بەرچاو ڕێژەکە زیادی کردووە، بەڵام ئێمە توانیمانە بە شێوەیەکی زۆر باش کاری لەسەر بکەین و کۆنتترۆڵی ئەم بارودۆخە بکەین. و مەبەستمان بووە بە شێوەیەکی گشتی کار بکەین لەسەر کار بکەین بۆ دوو مەبەست. یەکێکیان ئەو بۆ کە بازرگانانی مادەی هۆشبەر دەستگیر بکەین و بیاندەین بە دادگاکان و هەروەها ئەوانەی کە مەبەستیانە مادەی هۆشبەر بەناو خاکی هەرێمی کوردستاندا بگوازنەوە بۆ وڵاتانی تر دەستگیریان بکەین و نەهێڵین هەرێمی کوردستان ببێت بەناو کامیان زۆرترن ئەوانەی کە لە دەرەوە دەیانهێنن ئەو بازرگانانی کە لە دەرەوە مادەی هۆشبەر دێنن یاخود ئەوانەی ناوخۆ کە دەیانەوێت بینێرنە دەرەوە کامیان زیاتر دەستگیر دەکرێن؟ مادەی هۆشبەر لە ناوخۆ نانێدرێتە دەروەی وڵات، بەڵکو ئەو مادە هۆشبەرە لە وڵاتانی ترەوە یاخود بە شێوەیەکی تر بگەڵێن لە وڵاتانی دراوسێ لەکوێ دەهێنرێت. وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان دەهێنرێنە ناو خاکی هەرێمی کوردستان بە مەبەستی ئەوەی بگوازرێنەوە بۆ وڵاتانی تر جا هەرێکە و بە ئاراستەیەک، واتە بە چەند ئاراستەیەک گواستنەوەکە دەکرێتن. و لێرەدا ئەوەی کە لە هەرێمی کوردستان زیاتر دەستگیر دەکرێت ئەمانەن زیاتر کە مەبەستیانە مادەی هۆشبەر لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ساغ بکەنەوە یان خودت بڵاوی بکەنەوە. بڵاوکردنەوەکە و شێوازەکان چۆنیە ئێوە کە لێکۆڵینەوە لەگەڵیان دەکەن هەر ئەوەیە کە کردن و فرۆشتنێکی پێوە دەکەن یاخود خەڵکانیش توش دەکەن بە ناچاری چۆنە؟ خۆی مەبەستی سەرەکی لێرە ئەوەیە ئەوانەی کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن دەیان هەوێت زۆرترین خەڵک تووشی مادەی هۆشبەر بکەن تاوەکو بتوانن لەم ڕێگەیەوە داهاتێکی باشتر بەدەست بهێنن. مەبەستیانە ئەمانە مەبەستیان ئەوەیە کە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بشێوێنن یان خۆ بیخەنە بارودۆخێکی ناهەموارەوە. باشە ئەگەر داتایەکت لێ وەربگرم ینی ئەو لە هەولێرە لە دهۆکە لە سەرجەم ینی سلێمانیە سەرجەم پارێزگاکان ڕێژەی ئەوانەی کە تووشی مادەی هۆشبەر دەبن یاخود ئەوانەیشی کە دەستگیر دەکرێن چەندن؟ هیچ داتایەک لە خۆی ئێمە ناتوانین تەحدیدی ئەوە بکەین کە بزەبت چەند کەس بەکارهێنەری مادەی هۆشبەرە. لەبەرەوەی مادەی هۆشبەر ئەوەی کە بەکاری ئەهێنێت خۆی لە خۆیدا دەزانێت کە ئەمە تاوانێک ئەنجامی داوە و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە، بۆیە بە شێوەیەکی نهێنی کارەکەی خۆی ئەنجام دەداوە. لە هەمان کاتیشدا ئەوەی کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکات بە هەمان شێوە شاراوەیە لە ناو کۆمەلگادا، واتە بە شێوەیەکی شاراوە کارەکانیان ئەنجام دەدەن. بەڵام ئێمە هەوڵەکانمان چر کردوێتەوە توانیومانە شەو ڕۆژ بخەینە سەریەک بێوەستان و بێوچان توانیومانە ڕێژەیەکی زۆر لەوانی کە کڕین فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن دەستگیریان بکەین نەهێڵین مادەی هۆشبەر لە خاکی ئەو ڕێژە زۆرە چەند ئەگەر بە ژمار پێمی بڵێ؟ لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا 600 کەس لەسەر بازرگانیکردن یاخود کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر 600 کەس بەس بۆ بازرگانی پێکردن. ئەمە لە سەرەتای ئەم ساڵەوە. لەکوێ ئەمە؟ لە پارێزگای هەولێر و دهۆک. لە پارێزگای هەولێر و دهۆک. لە هەولێر چەند لە دهۆک چەند؟ خۆی داتایەکە بە شێوەیەکی گشتی ئێمە ئاماژەمان پێی کردووە لێرانەدا هەر 600 کەسە بە شێوەیەکی گشتی. ئەم کەسانە هەر لە ناوخۆی با بڵێن هەرێمی کوردستان و بازرگانیەکانی تەنیا ئەوەی بازرگانیان پێکردو یاخود هەر لە دەرەوە شەوە هێناویان؟ نەخێر ئەمانەتیاندا هەیە مەبەستیان ئەو بۆ بازرگانی بە مادەی هۆشبەر بکەن واتە خاکی هەرێمی کوردستان بەکار بهێنن وەکو ترانزیت بۆ وڵاتانی تر. ئێمە توانیمانە هەمویان دەستگیر بکەین و نەمان هێشتووە کەوا لە هەرێمی کوردستان فەراغێک بمێنێتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو ترانزیت بەکار بهێنرێتن. و هەروەها ئەوانن کە کاری کڕین و فرۆشتنیان کردووە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە توانیمانە دەستگیریان بکەین و ڕوبەڕووی دادگاکانیان بکەینەوە. هەر چەند ڕۆژجارێک لە هەواڵەکان دەبیندرێت ینی چەند ڕۆژجارێکیش نەبێت 1-2 هەفتە جارێک هەواڵی ئەوە هەیە کە ئەوانەی مادەی هۆشبەر بەکار دەهێنن یاخود بازرگانی پێوە دەکەن دەستگیر دەکرێن. پلانەکانتان بۆ مەبەستە چۆن چڕ کردوێتەوە؟ هەوڵەکانتان زیاتر چین بە تایبەتی قایمکردن و تۆکمەکردنی سنوورەکان بۆ نەهێشتنی
مادەی هۆشبەر لەوەی کە نێڵن داخل بێت ئێمە هەوڵەکانمان تەواو سەر کردوتەوە هەم لە ڕێگای ئەوەی کە هەوڵمان داوە خەڵکی هۆشیار بکەینەوە چ لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندن بەیان خو سوۆسیال میدیا بەیان خو لە ڕێگای کۆڕ و سمینار بێتن وهروەها لەگەڵ هەموو دەستگا ئەمنیەکانی تر هەماهەنگیەکی زۆر باشمان هەیە بە تایبەتی لەگەڵ پاسەوانی سنوور و دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان و هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان توانیمانە کۆنتترۆلێکی زۆر باشی ئەوە بکەین کە نەهێڵین مادەی هۆشبەر داخلی هەرێمی کوردستان بێتن تاوەکو هەرێمی کوردستان نەبێتە شوێنێک بۆ ساختکردنەوەی مادەی هۆشبەر و تاوەکو ڕێگە بگرین لە زیاتر بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و ئێمە توانیمانە دەرئەنجامی ئەوەی کە ئێمە هەوڵەکانمان سەر کردوتەوە ڕۆژانە جەنابتان لە شاشەکاندا دەبینن کە ئێمە ڕۆژانە توانیمانە دەست بەسەر بڕەمادەی یەکجار زۆر و ڕێژەیەکی زۆر لە کڕیار و فرۆشیارانی مادەی هۆشبەر دەستگیر بکەین. باشە هەر لە هەواڵەکەدا بینیمان کە چەند ئامێرێکی قمارکردنیش دەستی بەسەردا گیرا بوو ئەمە چۆنە هەوڵەکانتان بۆ گرتن و دەست بەسەرداگرتنی ئەم ئامێرانە بەڕاستێگەر دیقەت دەدەێ و ئامێرانە ینی شتێکی ئەوەندە بچووکنی بخرێتە گیرفان و بە قاچاق بهێنرێت چۆن هاتوونە ئامێرانە قەبارەیەکی گەورەیان هەیە کاتێک کە دێن دواتر بۆ دەستی بەسەردا دەگرن ئەگەر هەر لە ئەسڵەوە قەدەغ هەیە خۆی خۆیدا ئەم ئامێرانە لە ڕووی یاسایەوە قەدەغەکراوە نابێت بەکار بهێنرێت چونکە ئەمە دەبێتە ئەمە هۆکارێکە لە هۆکارەکانی ئەوەی کە شیرازەی کۆمەلگات تێک دەدات دەبێتە هۆی لەکترازانی خێزانەکان و هەروها دەبێتە هۆی هۆکارێک بۆ ئەنجامدانی چەندین تاوان کە بەهۆی ئەو ئامێرانەوە دروست دەبێتن ئەم ئامێرانە خۆی لە خۆیدا لە ڕووی یاسایەوە قەدەغەکراوە نابێت قمار هاتوونە ئەمانە قەبارەشیان هەیە گەورەیە ئەمانە بە هیچ شێوەیەک لە خاڵە سنووریەکانەوە داخل نەکراون و لە ڕێگا فەرمیەکانەوە داخلی هەرێمی کوردستان نەکراون ئاخو بە پارچە پارچەیی هێنراون بە شێوەی بە قاچاق یان بە هەرتە ڕێگایەکی تر بێتن بە شێوەی قاچاق هێنراوەتە خاکی هەرێمی کوردستان کەواتە پلانتان چیە بۆی جگە لە خاڵە سنووریەکان و شوێنانەی وەکو نقطەیەکە خاڵێکە کە پێی داهات و چۆ دەکرێت ئەو شوێنانەی دیکەش کە گومان دەکرێت بە قاچاق هاتوچوتیدا بکرێت بۆ ئەمە هیچ پلانێکەیە ئەو سنوورانە هەمووی تۆکمە بەڵێ بە دنیاییەوە ئێمە پلانمان هەبووە و هەماهەنگیمان هەبووە لەگەڵ دەستگاکانی تری پەیوەندیدار توانیمانە هەماهەنگیەکی زۆر باشمان هەبێتن و سنوورەکان بە شێوەیەکی زۆر باش تۆکمە بکرێتن تاوەکو بە هیچ شێوەیەک هیچ کەسێک نەتوانێت نەوەک مادەی هۆشبەر و ئامێری قمارکردن هیچ زۆرە مادەیەکی قەدەغەکرا و داخلی هەرێمی کوردستان بکرێت. دەکرێت بڵێن دوای نشت بە بەڵەیان بەنەخێر بەڵام دەیتەوە ئێوە زیرەکترن لەو قاچاقچیەکان لەوەی کە بتوان ئەوان بە ئاسانی شتەکانیان بێنن بۆ ئێرە. خۆشبەختانە ئێمە دەتوانین بڵین نەک هەنگاوێک دەتوانین بڵین دوو هەنگاویش لە پێش ئەوانەوەین توانیمانە بەر لەوەی هەر جم و جۆڵێک ئەنجام بدەن لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین و لەگەڵ داخلبوونیان بتوانین دەستگیریان بکەین و ڕوبەڕووی دادگاکانیان بکەینەوە. زۆر سپاس نەقیب ئەرکان عومەر لە بەرەبەرایەتی هێشتنی مادەی هۆشبەر ماندوو نەبیت. سپاس.